کۆمەڵێک کەس بە ناوی گروپی هونەریەوە کە لە بنەڕەتدا ئامانجیان سنووربەزاندنە بەرامبەر بەها پیرۆزەکانی ئیسلام خۆیان خزاندە ناو جلوبەرگی ژنانەوە، بەڵام لەژێرەوە جلی پیاوانیان لەبەر بوو، نیقاب و حیجابیان وەک هێمایەکی ئاینی فڕێدایە سەر زەوی. ئەم کارە قێزەونە نیشانەی نەبوونی تێگەشتنە لە چەمکی ڕێزگرتن لە پیرۆزیەکانی کۆمەڵگا، تەنانەت لەسەر خودی هونەریش. ئەم گروپە بە ناو هونەریە کە وەک پاشکۆی ڕەوتە جیاوازەکانی پەکەکە ناسراون، پاڕاستەکردن و پشتیوانی هەمە جۆرە و بێڕێزیەیان کرد. لە کاتێکدا ئەم نمایشە شتێکی نوێ و داهێنانێکی هونەری نییە، بەڵکو و کۆپی و دووبارەکردنەوەی ڤیدۆکلیپێکی هەمان تیمە کە بە سپۆنسەری گروپەکانی نزیک لە پەکەکە پێشتر دەریان کردووە و گوزارش لە تێڕوانینی چەپگەرایی و حیزبات دەکات. هەروەک پرسیار لەسەر سەرپەرشتیارانی زانکۆی ئەمریکیش لە سلێمانی دروست دەکات کە بە چ پێوەرێکی پەروەردەیی ڕێگە بە دزەپێکردنی ئەدەبیات و خێتابی حیزبێکی چەپگەرا بۆ ناو حەرەمی زانکۆ دەدەن. ئەوانەی ئەم نمایشە پوچە بە هونەر ناو دەبەن و ڕەخنەگران بە نەزان تۆمەتبار دەکەن. پێویستە لەوە تێبگەن کە هونەر نابێت و ناچێتە چوارچێوەی سوکایەتی و بریندارکردنی هەستی گشتیەوە. لەم هەرێمەدا کە حیجاب وەک ناسنامەیەکی ئاینی و فەرهەنگی ڕەچاو دەکرێت، سوکایەتی پێی تەنها بریندارکردنی هەستی موسڵمانان نییە، بەڵکو لە کەدارکردنی بەها مرۆیی و ئەخلاقیەکانی کۆمەڵگاشە. ئەو چەپانەی ئەمڕۆ چاواشەکاری دەکەن و ئیسلامیەکان تۆمەتبار دەکەن بەوەی لە هونەر تێناگەن. پێویستە بیریان بێت لە کاتی شەڕی داعشدا کاتێک کوڕەکانی ئەم وڵاتە لە سەنگەرەکان خوێنیان دەڕشت، هەندێک کەس خەریکی سەودا و مامەڵەی چەک و نەوت بوون لەگەڵ داعش. ئەو کاتەم ئەلمانیانە بەدەمیاندا نەدەهات بڵێن ئەوە تاوانە کە لەگەڵ دوژمنێکی وەک داعش بازرگانی بکەیت. بەڵام ئێستا کاتێک مەسەلەکە گەشتۆتە سەر بەها پیرۆزەکانی گەلێک، زمانەکانیان کراوەتەوە و ئیسلامیەکان بە پشتیوانی لە کللتوری داعش تۆمەتبار دەکەن. ئەوانەی کە بە ناوی ئازادی و سوکایەتی بە پیرۆزیەکانی خەڵک دەکەن، لە ڕاستیدا لەگەڵ ئازادیدا نین، بەڵکو لەگەڵ فەوزا و بێڕێزیدان. ئازادی سنووری هەیە، نابێت ببێتە بیانوو بۆ دەستدرێژیکردنە سەر ماف و بەهاکانی ئەوانی تر. ئیسلامیەکان بە پێچەوانەی و تۆماتانەی ئاراستیان دەکرێت، خۆیان قوربانی سەرەکی پەڕگیری و توندوتیژین. مێژوو و ئێستای کوردستان شایەتی ئەوە دەدەن کە ئیسلامیەکان چەندان جار لەبەر تێڕوانین و بیر و باوەڕەکانیان بوونەتە ئامانجی توندوتیژی.